ئەم کاتتان باش ماندوونە بن بەخێر بێنەوە سەر و سەرچاوم هاوڕێنی بەڕێز ئەمڕۆکە بە کورتی وە بە پەلا لەسەر ئەگەری دەستپێکردنەوەی جەنگ و ئەگەری تەشەنەکردنی جەنگ بۆ سەر ناوچەیەکی فراوانتری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەتاوەکو دەگاتە دەریای هیندیش دەریای سوور و بەشێکی دەریای سپی ناوەڕاستان بۆ باز دەکەم. ئەویش ئەوەیە کە ماوەیەکی درێژە هەموو کەسێکی شارەزا لە سیاست ئەوە دەبینێ ئەوە دەزانێ کە بنیامین نەتەنیاهۆ کە ئەندازیاری جەنگەکەیە لەگەڵ بێگومان لەگەڵ گروپێک کە زۆر جار لە لیتراتوری سیاسی ئێستادا هەموو ئەوانەی دژ بە جەنگن، هەموو ئەوانەی دژ بە ئەمریکان، هەموو ئەوانەی دژ بە سیاسەتی شەڕخوازی زایۆنیزمن پێی دەوترێت بەرەی گروپی ئەپشتاین. واتە گروپی ئەپشتاین یەکەمین گروپە کە ڕۆڵێکی سەرەکی هەبووە لە سازکردنی ئەو جەنگە، بەڵام تەماشا دەکەین گروپەکەی ئەپشتاین ئەو ئامانجانەی کە جەنگەکەی بۆ کردی نەوەکو هیچیان جێبەجێ نەبوونە، بەڵکو کۆمەڵێک بارگرانی و بارقورسی هاتوتە سەر، یەک لەوانەش گەروی هورموز. دوو لەوانە ئایا ئێران بەو تەنانەت بەو مەرجە ڕازی دەبێت کە کاتی خۆی ئۆباما پێی ڕازی بوو لە بۆ سازکردنی ڕێککەوتنێکی نوێتر. پاشان لە هەمویان گرنگتر ئەم جەنگە بۆ ئەوە دروست بوو بە هیچ شێوەیەک تاوەکو بە هیچ شێوەیەک ئەوانەی کە پێیان دەوترێت پرۆکسیەکانی ئێران لە ناوچەکەدا نەمینێن، بەڵام تەماشا دەکەن حیزبوڵڵا لە جاران بەهێزترە، کۆمەڵێک درۆن بەکاردێنێک کە ئەو درۆنانە ناناسترێن، بەڕاستی ناناسترێن. ئەمە چ زۆرە درۆنێکە و ئیسرائیلە تاوەکو ئێستا هیچ چارەیەکی نییە، بە ئاشکرا ئەڵێن هیچ چارەیەکمان لە بەرامبەر ئەم جۆرە درۆنانە نییە. لەبەر ئەوە ئیسرائیل لەلایەک دەیەوێ بەو لە سێبەری ئەم شەڕەدا بە تەواوەتی لوبنان داگیر بکە بۆەوەی لە حیزبوڵڵا ڕزگاری بێ، و لە هەمان کاتدا ئیسرائیل نایەوێت جەنگەکە ڕابگیرێ، بە تایبەتی بەڕێوەبەرایەتی نەتەنیاهو نایەوێت جەنگەکە ڕابگیرێ. لەبۆ هەندێک ئێستاکە تەماشا دەکەین لوبنان لە بەرامبەر شاڵاوێکی بە تەواوەتی تەهجیر و کوشتنە، لە ناوبردنە سووتاندنە، ئەمەتان بۆ باز دەکەم. وە لە بەرامبەر ئەمەشدا ئێران ئەمڕۆکە هەڕەشەی دووبارە هەڵوەشانەوەی ئاگربەستەکە، بە ئاشکرا ئێران باس لەمە دەکا. هەر هەموو ئەمانە باز دەکەین. تکایە زەنگوڵەکە زەنگوڵی ئاگدارکەرەوە چرکێک لەسەر بکەن بۆەوەی هاوڕێیانی دیکەش ببینن. ڕۆژی دووشەممە ئاژانسی هەواڵی تەسنیمی ئێرانیە بێگومانڕای گەیاند کە تیمی دانوستانکاری ئێران گوتویانە ئەگەری هەیە دانوستانەکان لە ڕێگای نێوەندگیریەکانەوە ڕابژێت، وەک کاردانەوەیەک بەرامبەر هێرشە بەردەوامەکانی ئیسرائیل بۆ سەر لوبنان و غەزە. تەسنیم ئاماژەی بەوەش کردووە کە ئەگەری هەیە ئێران بەرەیەکی دیکەی چالاک بکاتەوە، لەوانە گەڕووی بابول مەندەب بە مەبەستی سزادانی زایۆنیەکان و لایەنگرانیان. جگە لە ئەگەری داخستنی تەواوی گەروی هورموز، عەباس عەراقچی وەزیری دەرەوەی ئێران لە هێژماری خۆیدا لە سۆسیال میدیا لە ئێکسدا هۆشداریدا ئاگربەستی نێوان ئێران و ئەمریکا بەڕوونی ئاگربەستە لە هەموو بەرەکاندا، لەوانەش لوبنان. پێشێلکردنی لە یەک بەرەدا بە واتای پێشێلکردنی ئاگربەستێت لە هەموو بەرەکان. ئەمریکا و ئیسرائیل بەرپرسن لەوەی کە ڕوودەدات. هەروەها دەبینین لە ناوچەکەدا ئێران وەڵامی یعنی ئەمریکا هێرش دەکا، ئێرانیش بەڕاستی وەڵام دەداتەوە، و هەتاوەکو ئێستاش ئەو وەڵامانە وەڵامی کەمەرشکێنن. بۆ نمونە سوپای پاسداران ئەوە جاری دووەمە لەو دووسێ ڕۆژەدا فڕۆکەی بێفڕۆکەوانی ئەمریکی MQ1 ویانیش MQ
وان سی گرەی ئیگڵ دەخاتە خوارەوە کە ئەمە بە نزیکەی 50 ملیۆن دۆلارە یەک فڕۆکەی بێفڕۆکەوانی MQ1 بە تایبەتیش ئەوەی کە پێی دەوترێ گڕی ئێگڵ ئەمە درۆنێکی زۆر پێشکەوتووە ئەکرێ بگوترێ پێشکەوتوترین درۆنە لە جیهاندا بەوە خێراییەکەی زۆرە لە ئاستێکی بەرزدا ئەتوانێ بفڕێەوە لە ئاستێکی بەرزدا ئەتوانێ ئامانجەکانی بپێکێنێ ئەو توانایەنەی هەیە تا کە خۆی لە ڕادارەکانی سیستەمی بەرگری ئاسمانی بشارێتەوە بەڵام سەرباری ئەوەش ئەوە دووەمین جارە سوپای پاسداران ئەم فڕۆکەیە دەخاتە خوارەوە بەپێی سوپای پاسدارانی ئێران فڕۆکەی بێفڕۆکەوانی جۆری MQ1 لە ئاوە هەرێمیەکانی ئێران خستراوەتەوە خوارەوە کە خەریکی ئۆپەراسیۆنێکی دژمن کاران نەبوو و سوپای پاسداران ڕایگەیاند کە هێرشی کردوتە سەر ئەو بنکە ئاسمانیە کە هێرشەکەی سەر دوورگەی سیڕێکی لێوە ئەنجام دراوە و دەڵێت ئامانجەکان تێکشکێن دراون فەرماندەی ناوەندی ئەمریکا سنتکۆم پشتڕاستی کردەوە کە بردومانی وێزگەکانی ڕادار و فڕۆکە بێفڕۆکەوانەکانی ئێرانی کردووە لە نزیکی شاری گێرۆک و دوورگەی قیشم وەک وەڵامێک بۆ خستنە خوارەوەی درۆنە ئەمریکیەکان لە بەرامبەر ئەمەدا ئێران ئەمجارە کوێتی موشک باران کرد سنتکۆم ڕایگەیاند کە دوو موشکی بالستیکی ئێرانیان لە ئاسمان تەقاندۆتەوە کە هێڕشکرا بووە سەر بارەگای ئەمریکیەکان لە کوێت بەڵام سوپای پاسداران ئەڵێن 4 موشک بووە دوانیان کەوتونەتە خوارەوە و حوتوی ڕابردووش موشکێکی ئێرانی بەر لە بنکەی عەلی سالمی کوێیت کەوت لەوێدا زیانی گیانی و مادی زۆر گەورەی بەخۆوە هێنا ڕۆژنامەی نیویۆرک تایمز بڵاوی کردەوە کە دۆناڵد ترامپ مەرجی تونتری بۆ ئێران ناردووە ترامپ لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ فۆکس نیوزوتی ئەمریکا بەرەبەرە دەگاتە ئەو شتەی دەیەوێت و نزیکن لە ڕێککەوتنێکی زۆر باش بەڵام هۆشداریدا کە ئەگەر نەگەنە ئەنجام بە ڕێگەیەکی دیکە کۆتایی پێدەێنن لە بەرامبەردا وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران ڕەتی کردەوە کە پرسی ئەتۆمی بەشێک بێت لە دانوستانەکان و وتی ئێستا لە پێشینەی کارەکانیان تەنیا ڕاگررتنی شەڕە لێرەدا دەبینین کە مەرجەکانی ئێران مەرزەکانی دۆناڵد ترامپ قبول ناکە دۆناڵد ترامپیش بە هەموو شتێک رازیە بەڵام دەبێت شتێک نیشان بدە بەلای کەمێ بتوانێ درۆیەک بکە بڵێ کە ئەو ڕێککەوتنەی ئەو سازی کردووە باشترە لە ڕێککەوتنەکەی باراک ئۆباما دەردەکەی ترامپ هەمووی ئەوەیە بەڵام هەتاوەکو ئێستا ناتوانێت شتێکی وا بڵێ چی باشترە لەوەی باراک ئۆباما لە سەردەمی باراک ئۆبامادا چاودێریی تند و تۆڵ هەبوو لە سەردەمی باراک ئۆبامادا ئێران نەیتوانی بوو بەو شێوەیە یۆرانیۆمی پیتەنرا و بەرهەم بێنێ ئێستا کە 450 کیلۆی هەیە کە بەلای کەمەوە ئەکرێت 10 بۆمبی نوکلەری لێساز بکرێ ئەمە قسەی من نییە ئەمە قسەی زانە فیزیایە سربەخۆکانە ئەڵێن ئێران ئەگەر بیهەوێ ئەتوانێت لە ماوەی 3 هەفتوودا 10 بۆمبی نوکلەری لەو یۆرانیۆمە پیتەنراوە ساز بکە بەڵام ئێران جاری نایەوێ ئێران دەیەوێ کارتی ئەتۆمی لە دەستدا بێ کارتەکە بەکاربێنێ وەکو کۆریای باکوور ناکە کە چەکی نوکلەری وەکو کارتێک بەکاردێنێ ئەو دەیەوێ وزەی نوکلەری لە دەستدا بێ وەکو کارتێک بەکاری بێنێ بەڵام هیچ کات 100% نەیگەینێتە ئەنجامی دروستکردنی بۆمبێک و بۆمبەکە دەرنەخات چونکە ئێران لە بارودۆخێکی زۆر سەختدایە بارودۆخە ئابوووریەکەی مەبەستمە کە تەماشا دەکەین ئێستا کە بەلای کەم ئێستاکە ینی لە
هەژاریەکەی جاران گەڕێ بەڵام لە دوای شەڕ هەتاوەکو ئێستا 3.2 ملیۆن ئاوارەی ناوخۆیی ئێرانە واتە ئەمانەی کە لە ناوچەکانی خۆیان بەهۆی شەڕەکە ئاوارە بوونە هەروەها ئێران جگەلەوە 4 ملیۆن و 400,000 پەنابەری ئەفغانی لایە و ئەمانەش بارگرانیشی زۆر قورسن لە بۆ هەندێ ئامانجی ئێران ئەوەیە شەڕەکە ڕابگیرێ گەروی هورموز بە مەرج بکاتەوە کە لە ژێر کۆنتڕۆلی ئێراندا بێ و لە هەمان کاتدا دەبێ پارە سەرکراوەکانی ئێران سەربەست بکرێن لە بەرامبەر ئەوە من پێم وایە لە دوای ئەمە ئێران ئامادە دەبێت لە زۆر بواردا تەعویز بدا چونکە پێویستێکی بەمە نەماوە ئەگەر پارە سەرکراوەکانیش کۆتاییان پێبێنرێ ئەمە لە بۆ گروپە شەڕکەرەکانی ئێران وەکو سوپای پاسدارن و ئەمانەش باشترە چونکە ئەوان دەتوان بەو پارەیە ویانیش بە بەو پارەی کە لە نەوتدا قازانجی دەکەن ئەتوانن سەرمایە بکەن ئەتوانن سەرمایە گوزاری بکەن ئێستاکە لایەنی شەڕخواز بۆ وهاتوندا لەبەرەوەی ئەمریکا ئامادە نییە هەموو پارە سەرکراوەکانی ئێران سربەست بکە و ئامادە نییە بە یەکجار کۆتایی بە ئابلۆقەی ئابووری بنی بەڵام کۆتایی نەهێنان بە ئابلۆقەی ئابووری و کۆتایی نەهێنان بە سربەستکردنی پارە سەرکراوەکان ئەمە ڕەوشی ئابووری ئێران زۆر خراب دەکا لە هەر کاتێکدا ئاگربەستێک بکرێ ئەو کاتە خەڵک دەکەوێتە سەرجادە و شەقام و کۆڵانەکان لە دژی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێمە پێشتر وتومانە بە جەنگ خەڵک هەستی نیشتیمانی زیاتر دەبێت لە دەوروبەری کۆماری ئیسلامی کۆ دەبێتەوە چونکە لایەنێک نییە ئێستاکە ئەمڕۆکە من تەلەفۆنم لەگەڵ لە لوبنان کرد لەگەڵ ڕۆژنامە نووسێکی کە بەخۆی بەڕێگە سنیە و زۆریش دژی حیزبوڵایە بە تایبەتی لە پێشودا زۆر دژی حیزبوڵا وەڵام ئەمڕۆکە کە قسەم لەگەڵ کرد بەڕاستی وەکو بڵێ وەکو حیزبوڵایە قسەی دەکرد مش گوتم چ گۆڕانکارێک ڕوویدایە گوتی وەڵی هیچ شتێک نەگۆڕایە بەڵام ئەوە ئیسرائیل دێ خەریکە بەیروتیش داگیر دەکە باشە جگە لە حیزبوڵا چێ هەیە چێ هەیە شەڕ بکە چێ هەیە شەڕ بکە کەس شەڕ ناکە لە کۆتاییشدا هەر بەخۆی وتی ئەگەر جەنگەکە ڕاوەستا ئەگەر ئیسرائیل هەڕەشەیەک نەبوو ئەگەر ئیسرائیل گەڕانتی بکە کە هەڕەشەیەک نابێ بۆ سەر ئاسایشی لوبنان ئەوە خەڵکی لوبنان بەخۆیان حیزبوڵا دەردەکەن ویانیش چارەسەریەکی لە بۆ دەدۆزنەوە وەزعی ئێرانیش بە هەمان شێوەیە لە بۆ هەندێک ئێستاکە جمهوری ئیسلامی ئێران ئەوە مەرجەکانیەتی و لە بەرامبەر ئەو مەرجانە هەتاوەکو ئەو مەرجانەش پێک نێن نایهەوێ مەسەلەی بابەتی نوکلێری بخاتە ناو گفتوگۆوە مەسەلەکە ئەوەیە ترامپیش ئەمەی ناوێ بەگشتی لە لوبنان ڕەوشێکی زۆر خراپەیە و ئەو ڕۆژە ئەگەر بەردەوام کە احتیمالی زۆرە ئەگەر بەستەکە کۆتایی پێبنێ چونکە بەگشتی پیاوەکانی شیعی جیهان بەگشتی گوشارێک دەکەن ئەو کاتە لەسەر کۆماری ئیسلامی ئێراندا لەسەر حوسیەکاندا کە بستنە ناو شەڕەکە و بابل مەندەب بگرن لە لوبناندا چ هەیە وەزارەتی تەندروستی لوبنان دەڵێت لە 2 ئازارەوە تاوەکو ئێستا 3433 کەس کوژراون و 10,395 کەسیش بریندار بوون تەنها ڕۆژی یەکشەمە 21 کەس تەنیا دوێنێ 21 کەس لە ئەوانە هەمووی سڤیلن کوژراون هەروەها من لە پۆستێکی فەیسبوکدا باسم کرد کە ئیسرائیل قەڵای شەقیفی داگیر کرد ویانیش گرتی لە باشووری لوبنان و ئەمە کردیانە هەڵایەکی زۆر گەورە کە گوایە ئیسرائیل شوێنێکی استراتیژی لە دەست حیزبوڵا دەرهێناوە بەڵام ئەوانەی کە ئاگداری حیزبوڵا بن ئەوانەی کە ئاگداری تۆزێک ئاگداری جیهان بن ئەوانەی کە وەک مێدیاکانی کوردی بە تایبەتی نەوە وەڵا بەتەنیا مێدیا پەترۆلیەکانیش نین بەتەنیا ڕوودا و
چی بدەن کەناڵ هەشت و نەعزانم کوردستان نیوز و کەی 24 و KNN و هەر هەمووی NRT و هەر هەمووی جا بۆ گلەی لەدەست لە پترۆ دۆلار بکەیت یعنی هاوکارانی پترۆ دۆلاریش مێدیاکانی هاوکاری پترۆ دۆلار حتا مێدیانەی کە گوایە سربەخۆنە هەمویان ئەو بنیشتە دەجوونەوە کە کەناڵەکانی نزیک ئیسرائیل بۆ نمونە کەناڵەکانی ئیمارات کەناڵەکانی ئیمارات بەردەوام لەسەر ئەم شەڕەدا لە سەرەتاوە ڕای گشتیان فریوداوە بەردەوام ئێرانیان وا بچوو کردەوە ئێستاکە تەماشا دەکەین کە ئێران ئەوەش نییە کە ئەوان باسییان بکرد دوای 4 ڕۆژ دەڕوخێ ئەگەر ڕێبەرەکەی بکوژی دەڕوخێ تەماشا دەکەین شتیوە ڕووی نەدا لە بۆ هەندێ ئەو قەڵای شەقیفەشیان ئەمەنە گەورە کردووە کە گوایە شوێنێکی زۆر استراتیژیە لە بۆ حیزبوڵڵا نەخیر شوێنێکی مێژوویە لە بۆ لوبنان ڕاستە بەڵام شوێنێکی استراتیژی نیە بۆ شوێنێکی استراتیژی نیە لەو سەدەیەدا لەو ڕۆدا لەو 10 ساڵەی دواییدا یعنی چه هێزێک ئەتوانی ئیدعای ئەمە بکە کە شەڕی ئێستا شەڕی بەرەیە شەڕی قەڵا و سەنگەر و سەر عەرز و گرد و تەپۆڵکەکانە نەخێر شەڕی ئێستا شەڕی موشکی بالستیکیەوە شەڕی درۆنە کێ موشکی بالستیکی هەبێ درۆنی زۆری هەبێ ئەو ئەتوانێ لە ماوەیەکی دوور و درێژدا ئەگەر بە عەسکەریش نەبێ بە سیاسی و بە استراتیژی ئەوەی بەرامبەر خۆی لاواز بکە وانیش حتا بیشکێنێ چونکە دەبینین ئێران بە تەکنۆلۆژیایەکی زۆر بەسیط وانش حیزبوڵڵا بە تەکنۆلۆژیایکی زۆر بەسیط بە موشکێک هەموو سیستەمی بەرگری ئاسمانی ئیسرائیل بەخۆیەوە خەریک دەکا و زیانێکی زۆر گەوری مادی پێدەگەینێ ئەمانە بابەتی استراتیژیکن نەوەکو قەڵای شەقیف ئەو قەڵای چەندین ساڵە چۆڵە ڕاستە 40 ساڵ بەر لە ئێستا بزوتنەوەی فەڵەستینی ئەو قەڵایی بەکاردێنە لە بەرامبەر ئیسرائیل لە دەوروبەری ئەو قەڵایە هەندێک شەڕ دروست بوونە بەڵام بە تایبەتی لە 30 ساڵی دواییدا حیزبوڵڵا شەڕی تونێلەکان دەکاوە تونێلەکانی لە ناو دۆڵەکان و لە ژێر شاخەکاندا لە ژێر سەحراکاندا درێژ دەبن و پەناوپێچیان هەیە و لەناو ئەو تونێلە لانەدا چەندین فابریکە و کەرستەی سەربازی هەیە کە چەندین ساڵە ئامادەکاری بۆ دەکرێت و دەبێت ئەتۆ هەموو لوبنان داگیر بکەیت بۆ ئەوەی بتوانانی کۆنتڕۆلی بکەیت لە بۆ هەندێک قەڵای شەقیف شتێکی زۆر گەورە نیە شتێکی سمبۆلیکە وەزیری بەرگری ئیسرائیل وتی ئەو شوێنە وەکو بەشێک لە ناوچەی ئەمنی دەمێنێتەوە ئەوە تەکتیکی ئیسرائیل شوێنێک داگیر دەکە وەکو ناوچەی ئەمنی ناوی لێ دەکات لە دواییدا بازاڕی لەسەر دەکا و یانش بە تەواوەتی داگیری دەکا ئەگەر خێروبێری هەبی وەکو چیای جۆڵە و لە هەمان کەدا نەتەنیاهو وەزیری بەرگری ئیسرائیل فەرمانی هێرشی نوێیان بۆ سەر ناوچەی زاهیە لە بەیروتدا و داوایان لە دانیشتوانەکەی کرد ناوچەکە چۆڵ بکەن کە باش ئەو ناوچەیە هەر هیچ نەبێ ئەڵێن 2 میلیۆن کەسی تایە لەو لوبنانە بچووکە لەو لوبنانە هەژارە ئەو 2 میلیۆن کەسە بۆ کوێ بڕوە کەس نازانێت هەر لە بۆ هەندێک دەبینین مارکۆ ڕوبیۆ بۆ ڕەوانەوەی نیگەرانی بەشێک لە عەرەبەکان پێشنیاری نەخشە ڕێگەیەکی نوێی کردووە بۆ کەمکردنەوەی پەرەسەندنەکە بەڵام ئەمە تاچڕادەی کار دەکا بەڕاستی من بەخۆم گومانم هەیە هەروەها لە فەڵەستینیش بەڕاستی ئەوەکان کەم نیمیانی تەماشا دەکەین لە 7 ئۆکتۆبرەوە تاوەکو ئێستا ژمارەی کوژراوان گەیشتۆتە 72,000 کەس و 941 ژمارەیەکی یەکجار زۆرە و لە دوای ئاگربەستی 11 ئۆکتۆبرەوە ئیسرائیل 932 فەڵەستینی دیکەی کوشتووە ینی 1000 کەسی کوشتووە لە ئاگربەستە 1000 کەسی کوشتووە و فەرمانی تەقەکردن لە بۆ سەربازانی ئیسرائیلی ئێستا کە بۆتە ئاو خواردنەوە
سێ سەربازی ئیسرائیلی بۆ ئاژانسی ئەسۆشێت پرێس ئاشکرایان کردووە کە فەرمانیان پێدراوە تەقە لە هەر کەسێک بکەن کە لە هێلی زەرد نزیک دەبێتەوە، تەنانەت ئەگەر مەدەنیەکی بێ ئاگاش بێت تەقەی لێ بکەن. یەکێک لە سەربازەکان بە ئەسۆشێت پرێس ئەڵێ بە ئاشکرا ئەڵێ ئەمە ئاگر بەست نییە، ئەوە لە بۆ ئێمە گاڵتە جاڕیە، ئێمە گاڵتە جاڕی دەکەین، ئێمە ئاگر بەست ناکەن. هێزەکانی ئیسرائیل هەروەها لە بازاڕێکی سەوزەواتیان لە شاری نابلوس خاپور کردو و چەندین کەسیشیان دەستگیر کرد. ئەمە خۆی لە خۆیدا کۆی بابەتەکەیە کە پێمان دەڵێ ئەگەری زۆرە سەرکردە شیعەکانی جیهان گوشارێکی نوێ بکەن بۆ سەر ئێران و بۆ سەر حوسیەکان بۆ ئەوەی جەنگەکە بەردەوامی پێ بکەن. ئەگەر بێت و ئەمریکا چارێک نەدۆزێتەوە بۆ وەستاندنی ئاگر بەست. بەڵێ هاوڕێیان بەو شێوەیە ئەمڕۆکە ویستم بە شێوەیەکی زۆر کورت بێمە سەر ئەو بابەتە کە مەترسیک هەیە بۆ ئەوەی ئەگەر ئیسرائیل دەست و پێی نەبەسترێک کە زۆر زەحمەتە، چونکە ئێمە وتمان بە ئاشکرا ئەو مەسەلەی دۆسیای ئەپشتین دۆسیایەکی وها بچووک نییە و ئەوە تیۆری موامەڕە و گەلە کۆمەش نییە. ئەمە بەڕاستی دۆسیایەکە وا دیارە تۆماس باراک و ترامپی بەخۆوە خەریک کردووە و کە لە بچەی کردوونە هەر لە بۆ هەندێ ئیسرائیل یعنی بەگوێی هەرکەس بکە بەگوێی ترامپ ناکە و یانیش ترامپ ئەو دەسەڵاتەی بەسەر نەتەنیاهۆ نییە. ئایا لێرەدا ئیدارەی دەوڵەت و مؤسسات لە بەرامبەر ئیسرائیل شتێک دەکەن یان نە، ئەمەشیان بە هیچ شێوەیەک دیار نییە و وڵاتانی ئەوروپا شتێک دەکەن یان ناکەن. بەریتانیا من زۆر چاوم لێ نییە، هەرچەندە سیاسەتی ئیسرائیل زیان لە بەرژەوەندی بەریتانیا دەدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا، ئەمەیان ئاگدارین، ئەمە هەرکەس دەزانین. بەڵام فەرەنسا کارێک دەکا یان ناکە، گوشارێک دەکا یان ناکە لەبەرەوەی لوبنان کۆڵۆنیەکی کۆنی فەرەنسایە، پەیوەندیەکی باش لە نێوان لوبنان و فەرەنسادا هەیە. فەرەنساش ئێستاکە بە شەڕی ئۆکرانیاوە بە ترسی رووسیاوە و یانیش بە نیگەرانیەکانی ئەوروپاوە خەریکە. هەر لە بۆ هەندێک هەتاوەکو ئێستا هیچ ئاسوەیەک لە بۆ چارەسەرکردنی ئەو شەڕە ماڵ وێران کاریگەی کە گروپەکەی نەتەنیاهۆ دروستی کردووە هەتاوەکو ئێستا بەڕاستی لە ئارادانیا و ئەگەر بێت و حوسیەکان بێنە ناو بابەتەکە، ئەمە کارەساتێکی گەورەتر لە ناوچەکەدا دێنیتە ئاراوە. بەڵێ ئەمڕۆکە ئەمەیان بەسە تا بەرنامەی ئایندە. کاتێکی خۆش بۆ هەمووتان دەخوازم تکایە لەگەڵمان بن لە بەرنامەکانی ئایندەدا باس لە بابەتە گەرم و گوڕەکانی ڕۆژانە و سیاسەتی استراتیژی و بابەتەکانی دیکەش دەکەین. هەر بژین، کاتێکی خۆش.